ئەگەر جەنابەت ڕایەنەری قەناس بی، یعنی بیدەنە دەست جەنابەت کێ هەڵەبژێری بۆ ئەوەی کە بێت بە نیشان شکێنەر لەسەر چەکی قەناس، دەبێت تایبەتمەندیەکەی چی بێت؟ ئەگەر بڵین لە مەرکەز تەدریب بم بۆ نمونە 100 سەرباز بێت جل لەبەر بکە، ینی بۆ مەشق. باش بچم لەو سەتە یەکەم پرسیارە پرسم چێ خەڵکی گوندە گوند لادەی بێتن، خەڵکی دەشت بێتن دێهاتووەوانە. ئەمە بۆ مثل بە جەناب تەڵێم بووە. دووەم پرسیار ئەگەر لەو سەتە 20 کەس دەرچوو خەڵکی گوند بێتن، پرسیاری دووەم چێتان خوێندەوارە، ینی خەڵکی گوند بێ و خوێندەوار بێ. ئەگەر تاکو ناوەندی خوێندە بێ ئەوە زۆر باشە. یەک خەڵکی گوند گەنجی گوند حکمی چاوی زیاترە بینێتن لە شارستانی، ئەو کە دەرەچێ لە ماڵەوە دەشتە دەوروبەری هەمووی ئەبینێتن. ئەتوانین لە دووریەکی زۆرەوە پێت بڵێ ئەوە فلان کوڕی فلانە هات، بەڵام من ناتوانم ئەو ئەگەر خزمیشم بێ ناتوانم فەرقی کەم ئەو شخصە چێت، تەنها شتێکە بینم و دێتن. دوو هەستی بەقووەتە، خەڵکی لادێ هەستی بەقووەتە، هەست بە دەوروبەری خۆیەکە بە ڕۆیشتنی بەشەر ئەگەر حەیوان بێتن. لەبەر ئەوە جیاوازی گەنجی شارستانی کە دەرەچێ لە ماڵەوە باڵەخانەیە لە بەردەمیەتی سیارەیە مارکێتە، حەج توانای ئەوەی نییە کە فەرق بکە لە دووری جیاوازی. لەبەرەوە قەناس ئەگەر هەڵبژێرم خەڵکی گوند هەڵەبژێرم وە خوێندەوار بێتن، ئەوە ئەبێتە قەناسێکی باش. چونکە تۆ قەناس عملیەکی بڵین مافماتیکە ڕاضیاتە حیسابی تایە، مەسافەی دووری دەربکەی، سورعەتی هەوا دەربکەی، پلەی گەرما، ئەمانە هەمووی پێویستی پێەتی. دوای ئەوەی کە ئەمانە هەڵەبژێری ئەبێ بیانێری بۆ وحدەی مەیدانی تۆبیانی بۆ نەخۆشخانەی سەربازی، بۆی بزانم چاویان ئەگەر لە 6 لە 6 لەسەر 6 بێتن بە تەواتی، ئەو کاتە ئەو کەسە هەڵەبژێری. ئەمە من لێرە ناڵێم گەنجی شار ئەو توانایی نییە و نەخێرە هەیە، بەڵام ئەوە باشترە بۆ من کاڵی بژێرم، چونکە ئەو حکمی شاوی زیاترە لە گەنجی شار.